برپرسێکی کۆشکاسپی ئاشکرا کرد و دونالد ترامپ سەرۆکی ئەمریکا ئیمزال سەر پێشنیارە ئاگربەستا 45 ڕۆژی یالگەل ئیرانێ نەکریە زانیاری هەنەت بێژن ڕەتکریە لە حەتان و کەڤەیەکە نەهاتیە پشت ڕاستکردن ئەف پێشنیارە کوان بەحەسکەنی ئاگربەستا 45 ڕۆژی یالگەل ئیرانێ ئەمریکا ئەنجام دەدگەل ئیرانێ بناوبەینکاریە پاکستانێ تێتە کرن تێتە ئەنجامدان هاتیە پێشکەشکردن بوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ وەکە پێشنیاریە ناوبژیوانایە ناوبژیوانژی پاکستانە هەریزێ دەرچەندە مصر و تورکیا ژێل سەرخەتە لە ئەڤاکونوکیان بەحەسکێنن بەحسێ پێشنیارە پاکستانت کەین بۆ ئەوە گربەستا 45 ڕۆژی یاکو دوو قوناغاندا دەهێتە ئەنجامدان و دەهێتە جێبەجێکردن حەتانوکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئیمزا نەکریە پێشنیارە بۆ هاتیە پێشکەشکردن بەردەستێویە لە حەتانوکە چ بەرسف نەبووە دەمەکیدا کۆ ڕۆژا سێشەمبیە دوماهیک مهڵەتە پشتی و بوو چەندین ساعتان هاتیە درێژکردن ئەف مهڵەتە کو بڕیار بۆ ئەڤروکە ئەب دوماهیک بێت هەفکارێمە دیارکوردە دژ واشنگتن لەگەلمە بیتن دوماهیک زانیاریە دەتەمە و مەیەک لای بکات ترامپ ئیمزا کریە ئیمزا نەکریە ڕەت کریە یانجی حەتانوکە پێداچوونە تێدات کرد هەفکارێمە دیارکوردە دژ واشنگتن لەگەلمە بیت زانیاریان دەتەمە دیارە زامەڤریکا ترامپ دێ ئاغڤیتن لە چ زانیاری لەسەر ڕەتکردن وەرگرتن یانجی خواندنە ئەوێ ئاگربەستا 45 ڕۆژیا کول بەردەستێ دۆناڵد ترامپ هەیە چ زانیاری لەسەر هەنە ڕەت کرد بەڵێ شەهیان لە ماوەی 24 کاشێر ڕابردوو لە دواوێت کە دۆناڵد ترامپ ئەو هەڕەشانەی خۆی دووبارە کردنەوە هەوڵێکی یەکجار سەری دیبلۆماسی هەیە لە نێوان ئەمریکا وڵاتانی نێوەنشیر و ئێران بۆی بتوانن بگەنە ڕێکەوتنێک تاوکو ئێستا ئەڵێن هەندێک بیرۆکە هەن بیرۆکەکان شایانی ئەوەن کە سیر بکرێن و هەروها گەڵاڵە بکرێن بەڵام ئەو بیرۆکانە نەبوونەتە پرسێکی گرنگ کە دۆناڵد ترامپ واژۆی لەسەرکەوە تا هێشتا فاینەڵایز نەکراون واتە دوا ڕەشنووسیان ئامادە نەکراوە کە دۆناڵد ترامپ پێ ڕازی بێت ڕازی نەبێت بەڵام گوتیان ئەمە بیرۆکەیە کە ئێمە سیرەکەن چاوەڕوان نەکرێت ئەمڕۆ کە دۆناڵد ترامپ کاژێریەک لێرە لە پشتی منەوە کۆنفرانسیش ڕۆژنامەوانی بکات وەرە کۆنفرانس ڕۆژنامەوانیە بەلانی کەمەوە تا ئاستێکی زۆر یەکلای بکاتەوە کە ئایا ئەمریکا نزیکە لە ڕێکەوتن لەگەڵ ئێران یان ئەمریکا دوورەکەوێتەوە لە ڕێکەوتن لەگەڵ ئێران و ئەو هەڕەشانە کە دۆناڵد ترامپ کردوێتی جێبەجێیان نەکات ئێستا دۆناڵد ترامپ خۆی لە ڕێوڕسمێکا بەشدارەکە کە ڕێوڕسمی دیار باشە ئەم هیڤیاوەیەکێنە کۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باغڤیتن دیارجی کێلوێرەیە و چەند ساعتە لوێرەیە داکو پرسیارên gireng بۆ ئەvê navçeyê bi Rojhilata navîn û bi Kurdan bikedin û kê dîmenê diyar vegerya ve ez ê me defte diyar axivnet xwe timam ke bibûre بەڵێ شەهیان باسی ئەومە کرد کە بڕیارەکەمش کە دۆناڵد ترامپ بەشداری لە ڕێوڕسمی جەژنی هەستانەوە بکات دیارنی لەوێ قساکات یانە بەڵام ئەوەی کە چاڕوانەکرێت کاژێریەک بێت لە پشتی منەوە کۆنفرانسی ڕۆژنامەوانی بکات و لەوێ وەڵامی هەموو پرسیارەرم داتەوە کە ئێوە هەتانە ڕۆژنامەوانیتکە هیانە و ئێمە شەمانە بێگومان ئێمە ئەمڕۆ لێرەین هەوڵ دەدەین پرسیار بکەین وەڵامی ئەو پرسیارانە وەربگرین کە بینەدارانی ڕوودا و خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی لە باشووری کوردستان ئەوان لە ناوچەکانی دیکەی جیهانن کە پرسیاریان هەیە ئەوانێت ئەو پرسیاران ڕاستە خۆ لە خۆش پێوەرگرنەوە ئێمە هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارانە وەربگرینەوە و بێگومان بەرچاومان ڕوو نەبێت ئایا ئەمریکا نزیکە لە ڕێکەوتن یان دوورن لە ڕێکەوتن و ئەو هەڕەشانە کە دۆناڵد ترامپ کردوێتی جێبەجێیان نەکات و ئایا ڕەنگە بژاردەیەکی دیکەش هەیە ماوەکە کەمێشکە درێژتر بکەنەوە ئەگەر بزانن ڕێکەوتنەکەیە چونکە وەکو باسم کرد هەوڵێکی سڕی یەکجار زۆر هەیە بۆ ڕێکەوتن کە ئەڵێن پەیمان نامە ئیسلام ئاباد خەریکە ڕەشنووسەکەی دەگاتە کۆتایی ئێرانیەکان پێشوازیان لێ کردووە ئەمریکا شڕەتی نەکردوێتەوە با چاوەڕێ بکەم زانین دۆناڵد ترامپ ئەمڕۆ چیەڵێ یعنی ساعتە داشکرا بیت یەک بدەمە واشنگتنê saet heştî şevê bidema hewlêrê û Herêma Kurdistanê spas bû te diyar pêşhatekanî hebît em dê vegerîne ve defte spas bû te tuyê Washingtonê gelme